بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بنراني برز خوشويستم السلام عليكم ورحمة الله وبركاته. هاتینەوە خزمەت بەڕێستان بۆ بیستنی پرسیارەکانتان و پشتیوانی خوای پەروەردگار هەوڵی وەڵامدانەوەی ڕاست و دروستی ئەوەی بەڕێز دەدەینەوە ئینشاءالله. خوای گەورە یارمەتیدەری هەموو لایەکمان بێ، نیەتی هەموو لایەکمان خاڵسکە، لێمان ڕازی بێ و موفەقمان کا بەختەوەری دنیا و قیامەتمان بکات. کەسمان لەگەڵەیە بەڕێزەکانم پێشەوەی کە تەلەفۆنی بەڕێزتان وەرگرین بە فرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بیهێنمەوە یاد خۆشم و ئێوەی بەڕێزیش. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی: جاءکم شەهر ڕەمەضان، مانگی ڕەمەزان هات بۆتان، چوونە ناو ئەو مانگە مبارەکەوە، مانگێکە کە خوای پەروەردگار ڕۆژەکانی تیادا فەرز کردووە، مانگێکە تفتح فيه أبواب الجنة فلا يغلق منها باب وتغلق فيها أبواب النار فلا يفتح منها باب. دەرگاکانی بەهەشت هەمووی کراوەتەوە و دەرگاکانی دۆزەخ هەمووی تیادا داخراوە. کەواتە ئەی موسڵمان، ڕێگا لە بەردەستت کراوەیە لە جەهەنەم ڕاکەیت و بەرەو بەهەشت بڕۆی، خوای گەورە بەنسیب هەموو لایەکمان کات. بەڵێ فەرموو فەرموو بەڕێز. چێمان لەگەڵە بە تەلەفۆن با قسە بکە؟ فەرموو براکەم. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشا خوا سلامتك بەڕێزی براکە. بەڵێ. چۆن دووبارەی کەیتەوە زەحمە نەبێ؟ تەنگت زۆر ساف نییە، نازانم کێشەکە لای ئێمە یا لای تۆیە. پرسیارەکەت ئێستا باشترە. بەڵێ زۆر چاکە. کەسێک ئاسەسەرێتی کڕیەوە بە مەبەستی بازرگانی. باش باش. دواتر دانەوێڵەی لەسەر چاندووە، زەویەکەی ئاوا هێشتوتەوە. جا ئێستا کە دەیەوێت زەکاتی لێ دەربکە، ئایا زەکات لە زەویەکە دەچێت یاخود لە ئەو دانەوێڵەوە بوومەیتەوە وەکو بڵێ پێ ڕاگەیشتەوە پێگەیشتووە؟ ئەوە هیچ دانەوێڵەکە براکە مەگەر پێگەیشت وات و حەقەهو یەومە حەصادێ، کاتی دوورینەوەی، کاتی بەرهەمهێنانی دەبێت زەکاتی لێ بدرێت. ئەمما خودی زەویەکە کە کڕیوتە، ئەگەر بە مەبەستی بازرگانی کڕی بێتت براکەم، یعنی هەر ڕۆژێک، هەر ساتێک، هەر وەختێک پارەت بدەنێ، خێرت بدەنێ، تۆ بیفرۆشیت، ئەوە پێی دەوترێ عوڕوضی تیجارە، یعنی شتێکە بۆ بازرگانی دانراوە زەکاتی لەسەر دەبێت زەکاتەکەی لێ بدەیت. ئەمما کە بۆ زرعاتی خۆت کڕیوتە، بۆی زرعاتی تێدا بکەیت و کەسابەتی لەسەر بکەیت، ئەوەیان ئینشاءالله لەسەری نابێ. والله ئاعلم. بەو شێوازی کە ڕوونمان کردەوە براکەم. بێنەوە خزمەت حەدیثەکە براکانم. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمووی لە مانگی ڕەمەزان دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە، هیچ دەرگایەک نابێت داخراو بێت. کەواتە پێویستە ئینسانی موسڵمان یعنی بیر لەوە بکاتەوە هەموو دەرگای بەهەشت، هەشت دەرگای بەهەشت کرابێتەوە کە تۆ شایستە نەبی بە یەکێکیاندا بچیتە ژوورەوە. ئەو بەڕاستی نیشانەی مەحروم بوون و بێخێریەتیە. بۆی هەوڵ دەین براکانم هەرچی سبولی سەلامە، هەرچی ڕێگای خێرە بگرینە دەست بۆ ئەوی ئینشاءالله ئێمەش لەو دەرگایانەدا بە فەزل و کەڕەمی خوای گەورە بچینە بەهەشتەوە. بەڵێ بەڕێز. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا ژیان پرسیاری عەزیز نەبێ. بەڵێ. مامۆستا بڵێن لەو مزگەوتەی کە من نوێژی تێەکەم، مامۆستایەکی لێیە بڵێن دەنگی زۆر خۆشە، باش، تەجویدیشی زۆر باشە، بەس بڵێن هینێکی هەیە ذکرەکان بە دەنگی بەرزەکە، ذکری پێشی بڵێن پێش نوێژ و دوای نوێژ، ئەجا هەموو نوێژێکی بەیانی قنوت دەخوێنن بە ئێستەشەوە. ئەجا ئەڵێم لەگەڵ قنوتەکان من دەست بەرز بکەم یا بەرزی نەکەمەوە؟ براکەی من کە قورآن خوێندنەکەی باشە، تەجویدی تەواوە الحەمدلله، دەنجیشی باشە و مەقبوڵە، کەواتە نوێژی لە دوا بکە مادام نوێژەکەی صحیح بێت. بەڵام ئەوەی کە تۆ باسی دووشتت کرد کە ئەو دووشتە پێچەوانی سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام
یەکەمیان ذکرکردنی پێشنوێژەکان لە حەدیثی صحیحدا نەهاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێشنوێژەکان ذکری کردبێ. حەدیثێک هەیە کە لە سەنەدەکەیدا ڕاویەک هەیە عەطاف بن خالد ضعیفە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ذکری کردبێ. حەدیثی ضعیفە لاوازە. و خاڵی دووەمیشی کە تیادا و مامۆستایە قونوتی بەیانیان دیسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام قەنەتە شەهرەن يدعو على رعل وذكوان يقمك دعاي كرد دعاي قنوتي كرد لهر بيش فرزة كذا دعاي لو هو زاد كرد كشون صحابي في غنبري خوان عليه الصلاة والسلام شهيد كردن ثم ترك دعاي وازي لهنا وتابت شي نكروا بنوجي بياني بويا قنوت كردن لنوجي بياني ده ببردوامي او يشك لصحاب رضا خوي يقول لي بدا فرمي اي بني محدث اما شتيشي بدعايه شتيشي مخالفه سنته بلام كتوله دعاي دكيد تۆ نابێ پێشە بچیتە سوزدا لەگەڵی دەبێ بوەستیت ئەمما دەست بەرزکەیتەوە پێویست ناکە دەست بەرزکەیتەوە چکە زیادەیەکە تۆ لە زیادەدا ئەمرت پێ نەکراوە شوێن ئیمامکەوی لە بیدعەدا ئەمرت پێ نەکراوە شوێنی کەوی چاوەڕێ دەکەی تاوەکو دەچێتە سوجود و تۆش لەگەڵ یەکێتە سوزدە ئینشاءالله. بەڵێ فەرموو. الو بەڵێ فەرموو. السلام عليكم ماما. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما من ماوەیە کە ماوەی 5 مانگە زۆر بێتاقەتم زۆر بێهێزم چوومە دەلای چەند مەلا پێم مەڵێت تو چن چۆتە گیانتەوە ئیتر نازانم چەند مەلا چەند چرینگ لە قورئان نەگرم بە هیچ شێوەیە باش ناب. نوێژەکانت هەر 5 فەرزەکە ئەەکەیت؟ وڵی پێشتر نوێژ بەیانیانم ناکرد بەس لەوەتی ئەم ئەوەم لێ هاتووە نوێژ بەیانیان شەکەم. بەهەرحاڵ کەواتە بزانێت تۆ خەلەلێکت هەبووە خی گەورەش تاقی کردوێتەوە تووشی ناڕەحەتیەکی کردویت. خوشتی بەڕێزم پێویست ناکە بۆ لای هیچ مەلایەک بڕۆیت. خی پەروەردگار خۆی دەفەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. خی گەورە قورئانی دابەزاندوە قورئان شیفایە قورئان خۆی شیفایە پێویستت بە کەس ناکە بچیتە لای کەس. یەکەمیان تۆبە بکە بۆ لای خی گەورە چ تاوان هەیە تۆبەی لێ بکە و بگەڕێەوە لای خوا پابەندی نوێژەکانت بە نوێژی بەیانیشەوە ئینشاءالله. دوای ئەوەش سوورەتی بەقەرە بخوێنە کە خۆت خوێندەواریت هەیە هەموو ڕۆژێک ئینشاءالله تعالی هەوڵدە لەو مانجی ڕەمەزانە سوورەتی بەقەرە هەمووی بخوێنیت بە ئیزنی خوا سحرت لێکرابێ جن هەبێ هەرچی مشکلەیەک لەو ڕوانگەیەوە هەبێ بە ئیزنی خوای پەروەردگار ئەو قورئانە دەیە بە شیفا بۆ ئینشاءالله. دوعاش بکە دوعا قبوڵە. بارك الله فيكم. بەڵێ فەرموو. بەڵێ چێمان لەگەڵ بفەرمێت؟ بەڵێ باوکی یاسر لە ئاکرێ لە خزمەتدا فەرموو باوکی یاسر. فرم براكم بسيارك. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما مستحالته. خوا سلامتك بختور ببراي برزم. مصطفى الشرعي زحمة النبي. زور جود بين طيبات جحيلة نفيش بشتوان درت بكم. آیا پشت عورتها نویش ببا طالبیت یا نه؟ براكم عورتي بياو ما بين السرة والركبة لناوتشي وتاوك وأجنوي أو بريتيا لا عورت بو بياو لنويش دا نابي دركويت جاك لناوكوا طبعا لبشتي شيوا تا آستي ناوتشي لبشتيوا أو عورتها بويا وكو خود فرموت هندقان جحيل كنويش دا كان بانتولي چي تصشي لبرا وكاتي كنويش دا كا يعني بشتوي در دكويت ئەمە بێگومان ئیخلالە بە واجبێک لە واجباتەکانی نوێژ. ئەمە کەم تەرخەمیە کاتێک کە ئینسان نوێژ دەکات بەو شێوازە ینی بەشێک لە عەوڕەتی دەرکەوێ ئەمە پێچەوانەی شەرعە و گوناهبارە و نوێژەکەشی نوقسانە. لەبەرەوە خوای پەروەردگار ئەمری پێکردوین خذوا زینەتەکم عند كل مسجد واتە بۆ هەموو نوێژێک بۆ مزگەوت بۆ نوێژ بەگشتی پێویستە ئینسانی موسڵمان خۆی بڕازانێتەوە جلێکی جوان و ڕێک و پێک و پۆشتە لە بەرکە جاچی پیاو بێت چ ژن بێت جلێکی پۆشتە لە بەرکە ئینسان پێویستە. بۆیە یەکێک لە پیاوچاکانی ڕابردوو دەیفەرموو ئینی ئوحب ئەن ئەتەزەیەنە لڕەبی لە هەموو شتێک زیاتر من پێم خۆشە ئەوەیە کە خۆم بڕازێنمەوە کاتێک دەچمە مقابلەی خوا دەچمە مناجات لەگەڵ خوای پەروەردگار و نوێژ دەکەم خۆم دەڕازێنمەوە ینی جلی جوان ڕێک و پێچێ و پۆشتیان لەبەر دەکرد نەک وەکو ئەمڕۆ هەیە بە بیجامەیەکەوە دێتە مزگەوت نوێژ دەکا ئەمە کەی ئەدەبە لەگەڵ نوێژ کەی ئەدەبێ لەگەڵ خوای گەورە یا بۆ نمونە بەو شێوازی کە باست کرد پانتۆڵێکی تەسچی لە بەرەکە بچێتە ڕکوعەوە ئەوە یعنی وەصفی لاشەی دەکا کە بچێتە سوزدەوە پشتی دیارە عەوڕەتی دیارە یعنی ئەمە بەڕاستی هەمووی ئیخلالە بە ئەدەبی نوێژ
بەکەم دانانی قەدری نوێژە و نوێژەکەی نوقسانە و تەواو نییە و گوناهبار دەبێت لەسەری. لەبەرەوە نەسیحەتمان بۆیانەکە جلێکی پۆشتە و ڕێک و پێک لەبەرکەن ئینشاءالله خوای پەروەردگاری لە خۆیان ڕازیکەن. چێ لە ئێمە بەڕێزەکانم کاتێکە بڕوات بۆ دەوامەکەی یا بچێت بۆ مقابلەی کەسێکی دەسەڵاتدار بەم شێوازە دەچێت کە خەڵکانێک پێی دەچن بۆ مقابلەی خوای پەروەردگار و بۆ ماڵەکانی خوا. چێ لە ئێمە وا دەکات جوانترین و ڕێکوپێکترین جل لەبەر دەکات. ئەی بۆ کاتێکە مناجات لەگەڵ خوای گەورە دەکەی خۆت پۆشتە ناکەی و جلوبەرگێکی باش لەبەر ناکەی. بەڵێ براکەم فەرموو چێمان لەگەڵ. سلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا من زۆر نەخۆشم دوعام بۆ بکەن خوا شفام بدات. گەورە شفات دە بۆ خاتری ناو جوانەکانی. خۆشت دوعا بکە خوشتی بەڕێز. مامۆستا بۆ بەرنامەکە داواکاریشین لە مسلمانان دوعای خێرت بۆ بکەن. خۆشت بەردەوام دوعا بکە خوشکەکەم بێ ئومێد مەبە. خوای گەورە شفای تۆش و تێگڕای نەخۆشی مسلمانانیش بدا بۆ خاتری ناو جوانەکانی. بەڵێ براکانم حەدیثەکەمان تەواو نەکرد کە لە سەرەتا دەستمان پێ کرد. وتمان دەرگاکانی بەهەش دەکرێتەوە دەرگای جەهەنەمدا دەخرێت و ينادي مناد يا باغي الخير أقبل ويا باغي الشر أقصر. مناديك بانك دكات كسيك بانك دكات الله أي أو كسي باغي خيريت أي أو كسي لخير دقريت خير الدوي دي فرمو أو الرقا كراوي لبردمتو آسانا لمانجي رمضان ولا خير دس خودخا. أي أو كسي كشر الدويت بدوا شەڕەوەی دەست بگرەوە لە خوا بترسە و شەرمکە بەتابەتی لەو مانجی ڕەمەزانە. خوای گەورە هیدایەتماندا. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان یاریەکەم بەڵێ فەرموو. کاتێک ئاچم بۆ سەر ئاو بڵێن سواتێت ناتوانم بەدەستی چەپ دەستی چەپم دەستی ڕاستم بەکارهێنم. يعني يعني هر ناتواني فعلا نخوشيك يا رجلك يا كناتواني يا رانا هاتويت رانا هاتو ابي خود رابيني خوشتي من ابي خود رابيني چونك دستي راست بو نان خواردنا دستي راست بو ذكر كردنا في عمر اخوه عليه الصلاه والسلام كان يعقد التسابيح بيمينه يادي خوي ذكر بدستي راستي كواتنا بدستي راستك كيادي خوا وذكري بيدكيتو ناني بيدخويت خوتي بي پاکەیتەوە ئەمە کارێکی ڕەوانیە و باش نییە خۆت ڕابێنە. سەحا نەفەرێک لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەدەستی چەپ نانی دەخوارد. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی کول بیەمینیک بەدەستی ڕاستت نان بخۆ چونکە چەپ بۆ خۆپاکردنەوە بەکاردێ. وتی ناتوانم. ئاوا چۆن تۆ دەڵێی ناتوانم؟ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دوعای لێ کرد فەرمووی لە استەطعت دەی هەر قەد نەتوانی شلت يمينه فما استطاع أن يرفع إلى يده ما قاله إلا تكبرا. هەندێک کەس تەکەبوریە ناشتیواناکەم ناتوانم منەوە بکەم مم عادەتەی خۆم ناگۆڕم دەستی شەلەل لێدا و نەیتوان جاریشتر بەرزی کاتەوە بۆ دەمی بۆیە خۆت ڕابێنە خوشکەکەم مەڵێ ناتوانم. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا گیان خوای گەورە سەرکەوتوت کە براکەم. بارك الله. مامۆستا وڵی پرسیارێک نەبوو. بەڵێ گیان. مامۆستا من بڵێن دوو هەیکەلمیان خانوو باشە تقریبا 2 ساڵ 3 ساڵەوە هێشتونەتەوە. باش يتر هاد البرنامج هو طايق يتر دخل نبو من تعرف سمعته تسجيل الاسم يتر لازم شيء نادرين تو بو خۆت دروست کردووە بۆ بازرگانی و تیجارەت؟ والله هو راسي وكل دروست كردوها. بەکرێ بدەیت؟ بەڵێ بۆ خانووکە بۆ کرێدان بێ براکەم زەکاتی لەسەر نییە. زەکاتەکە لەو کرەیە کە وەری دەگریت بۆیە لەسەری نییە ئینشاءالله زەکاتی لەسەر نییە براکەی من. مەڵێ تەکمیلی حەدیثەکە بەڕێزەکانم کەواتە ئەی ئەو کەسەی کتا پێش مانجی ڕەمەزانیش تۆ بە دوای شەڕەوە بووی بەسیەتی دەست هەڵگرە و شەرم کە لەخوا وەیە ئەو کەسەی کە تۆ لە خێر دەگەڕێیت وەرە مەوسمی خەیرە بەڕاستی کاتی خێر دەستکەوتن و حەسەنات و چاکە کۆکردنەوەیە ئەو مانجی ڕەمەزانی مبارەکە لە دەست خۆتی مەدە. والله مردووەکان ڕاست ببنەوە تەمەنا دەکەن یەک شەوی ڕەمەزان لە ژیاندا بن دڵنیا بن یەک شەوی ڕەمەزان. ئێستا هەر مردوویەک پێی بوترێ پێت چۆنە مۆڵەتت بدەین ژیانت بدەین شەوێکی ڕەمەزان بگەڕێیتەوە بەلایەوە هەر هەموو دنیا دێنێ هەموو دنیا بۆ چونکە تۆ لە شەوێکدا دەزانی چی دەست دەکەوێ.
پیامبری خوا علیه الصلاة والسلام دفرمه ولله عتقاء من النار وذلك في كل ليلة. خوای پەروەردگار لە هەموو شەوێکی ڕەمەزاندا کەسانێک ئازاد دەکات لە جەهەنەم، بڕیاری ئەوەیان بۆ دەدا کە نەچنە جەهەنەم. دەیبرا هەوڵ دەین با من و تۆ بین، کەواتە بە هەوڵی ئەوە بدەین کە خێر و بەرەکەتی ئەم مانگەمان لە دەست نەچێ ئینشاء الله تعالی و خۆشمان لە شەڕ بگرینەوە. خوای گەورە یارمەتی دەرمان بێ. بەڵێ بەڕێزم فەرموو. فەرموو جان. چێمان لەگەڵە فەرموو براکەم قسە بکە. بەڵێ عەبدوڵڵاه. فەرموو کاکە عەبدوڵڵاه. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشم ئەوەستا. خوای گەورە سەرکەوتوت کە براکەم. السلام عليكم. عليكم السلام براکەم گوێم لێتە فەرموو قسە بکە پرسیارەکەت کە. ئەوەستا بێزەحمەت ئێمە کۆمەڵێک پێشمەرگەین. بەڵێ. بەڵێ گیان. بەڵێ. لە تەلەڤیزیۆنەکە گوێت لە خۆت مەگرەوە، جارێ قسە لەگەڵ من کە پرسیارەکەت کە براکەم دەنگی نزم کە جارێ. ئێمە کۆمەڵێک پێشمەرگەین لە ڕانیەوە تەقریبەن دێین بۆ سلێمانی. لەکوێوە؟ لە ڕانیەوە. باشە. دەتوانین نوێژەکان قەسر جەمع بکەین؟ چەندێک دەمێنیتەوە کاکە عەبدوڵڵاه لە سلێمانی لە واجبەکەت؟ بە هەر حاڵ براکەم کە پەیوەندیەکەت بڕابێت کاتێک کە تۆ واجبێکت هەیە لە شارێک، واجبەکەت کە جێگیر و ثابت و بەردەوام بوو، یعنی بۆ نمونە 7 ڕۆژ لە ماڵیت و 7 ڕۆژ لە واجبەکەتی، واجبەکەشت جێگا و ڕێگات مستەقڕە و تەواو شوێنی ئیسراحەت و حەوانەوەی خۆت تیادا هەیە، ئەوە نابێت قەسر و جەمعەکەی براکەم، تەنها لە ڕێگا بیکە. ئەو ڕۆژەی کە لە ماڵەوە دەی بۆ دەوامەکەت کە لە شارێکی ترە بۆ تێ لە ڕێگا قەسر و جەمعەکەی، و ئەو ڕۆژەش کە دەگەڕیتەوە لە دەوامەکەت بۆ شارەکەی خۆت دیسان بۆ هەیە قەسر و جەمعەکەی، کەواتە تۆ کە لە ڕێگای مسافری، ئەمما کە لە ڕێگانی لە واجبەکەتی ئەوە مسافرنی بۆ نییە بیکەی. بارەک الله فیک. بەڵێ فەرموو. بله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زحمة بپرسیارێکم هەیە. فەرموو خوشتی بەڕێز. من پیاوەکەم ئەخواتەوانە هەتا ئێستا، بەس مناڵم هەیە نایڵێ مناڵەکان ڕۆژ بڵام ئێمە ڕۆژ و نوێژ و ئیتاعاتی خۆمان هەر ئەگرین. ئەجرەکەمان چۆنی؟ ناهێڵێ مناڵەکانت چی؟ بە ڕۆژ و بە نوێژ بکەن. ئەی بە قسەی ئەکەن یان نا؟ نەوەڵا بە قسەی ناکەن. ئەی دەستیان خۆش بێت. ئافرین. نەوەڵا نوێژەکەن ڕۆژۆگرن حیجابن قورئانە خوێنن. ئافرین ئافرین. خوشتی بەڕێزم، خوای پەروەردگار دەفەرمێت، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێت لا طاعة لمخلوق في معصية الخالق. طاعەتی هیچ کەسێک نابێ بکەی لە شتێکدا کە معصیەت و گوناه و تاوانە. یعنی باوکی مناڵەکانت پێویستە مناڵەکانی گوێڕایەڵی بکەن و ڕێزی لێ بگرن، بەڵام کە فەرمانی بێشەرعی پێکردن، بۆ نمونەوتی وەرن ئێوەش لەگەڵ من بخۆنەوە، یا ئێوە پۆشتە مەبن، یا ئێوە نوێژ مەکەن، یا ڕۆژوو مەگرن، نابێ بە قسەی بکرێت، نابێ بە قسەی بکەن، چونکە فەرمانی خوا لەسەروی فەرمانی باوکیانەوەیە. بەڵکو ئەو باوکەیان پێویستە لە خوا بترسێت، وەکو کوڕەکانی بکات، وەکو کچەکانی بکات. خوای گەورە زیاتر بەرەکەت بەسەر مناڵەکانی تۆش و ئێمەش و تێگرای موسڵماندا بڕێژێ. پێویستە باوکیان بێتە سەر ڕێگای ئەوان، پێویستە لە خوا بترسێت و لەو مانگ ڕەمەزانە کە تەوبە نەکەی تۆ لە چ مانگێک تەوبە دەکەی؟ داماو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام لە حەدیثێکدا فەرمووی هەر کەسێک بگاتە مانگی ڕەمەزان و خوا لێی خۆش نەبێ، دەی خوا دووری خاتەوە لە ڕەحمەتی خۆی. ئێتۆ لەم مانگەدا خوا لێت خۆش نەبێت تۆبە نەکەی، کەی تۆبە دەکەی؟ بۆیە براکەم تەوبە بکە، بگەڕێەوە لای خوای گەورە و خۆشت نوێژ و ڕۆژ بکە و هانی مناڵەکانیشت بدە. خوای گەورە هەموو لایەک هیدایەت بدە بۆ خاتری ناوە جوانەکانی. بەڵێ فەرموو. فەرموو بەڕێز، چێمان لەگەڵە با قسە بکە. فەرموو گوێمان لێتە. فەرموو. السلام عليكم سيدنا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شواني باشي؟ سەرکەوتوبی خوشتی بەڕێز، خوا سەلامەتت کات. سيدا بەزە بژمەتە بوو من دەعا بکەم پێدوی دەعایانە. خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەتت کات، چی خێرە بەنسیبت کات و چی شەڕە لە تۆش و لە هەموو لایەکمان دووری خاتەوە یا ڕەبی. بارك الله فيك. خالك راضي بسيدة تركته بإنسان. سەرکەوتوبی خوشتی بەڕێزم، خوا سەلامەت کە یاخوا. بارك الله فيكم. کەواتە براکانم، بەگشتی ئینسانی موسڵمان پێویستە لەو مانگەدا یعنی ببێتە دەرگایەک بۆ ئەوەی کە بگەڕێتەوە لای خوا و
بچێتە ناو ئەو هەموو ڕەحمەت و بەرەکەتەی خوای پەروەردگار وەکو وتمان کە تۆ لە مانجی ڕەمەزان تەوبە نەکەی ئەی لە چ مانجێک تەوبە دەکەی خوا هیدایەتماندا بۆ تەوبەکردن و بۆ گەڕانەوە لای خۆی گەڕانەوەیکی ڕاست و دروست. بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. موسى بسالك مقول سال مسائل ربا. خانيا هي بنونا خانو يان زيلا ين افتات وكا بشكل دي ورقريت ومعنانيش بارك لي ورقري. يعني شلون؟ يعني خانو وكا بشكل لي ورقري؟ بنونا كوملك خانو اكريت كومبانيا كوملك خانو وكا. باشا. بشكل مثلا لي ورقري. دوای ئەڵێ سیگڵا ماگانە پێمەدەی بۆ نە خانۆکە بای تا ئێستا کێشەنیە چی تری تیادا جگەلەوە کێشەکە لەوەیە مەرجێکیانەیە ئەڵێم بۆ من تاخیر بکەیت لە ماگانەکەیە لە ماگانە سێوەڕەکەەکەیە کە ئیدێگە تاخیری بکەیت بۆ من ئەچێتە سەری ئەمە پێی دەوترێت شەرتی جەزایی براکەم شەرتێکی ڕیبەویە ئەمە حرامە براکەم ڕیبایە جۆرێکە لە ڕیبا نابێ مسلمان بەوە ڕازی بێ نابێ ئەو عەقدە تەوقیعەکەی کە ئەو شەرتە باتڵەی تیادایە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک کە عائیشە ڕەزای خوای گەورەی لێ بێ هات فەرمووی بەریرە ویستی بەریرەیە کە عەبد بوو جاریە بوو بیکڕێتەوە ئەوان مەرجێکی ناشەرعیان دانابوو. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام مەرجەکەی هەڵوەشانەوە فەرمووی ئینەمە الوەلاء لمن ئاعتق. جا کە تۆ دەتوانێت ئەو مەرجە هەڵوەشێنیتەوە ئاساییە بەڵام تۆیەکی سادە هاوڵاتیەک ناتوانێت ئەو مەرجە هەڵوەشێنیتەوە غەسبی دەکەن لەسەرت کە تۆش تەوقیعت کرد ئەوە تووشی ڕیبا دەبی براکەم. پیامبری خواش دەفەرمی عەلەیهی الصلاة والسلام لعن الله آكل الربا وموكله لعنەتی خوا لەوەی کە ڕیبا دەخوا سوود دەخوا ئەوەش کە سوود دەدات بۆیە مەیکە و تاوانبار دەبن خۆتان بپارێزن. بەڵێ براکەم چێمان لەگەڵە فەرموون. بەڵێ فەرموو خوشتی بەڕێز فەرموو پرسیارەکەت کە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صارك من لنا مانجي رمضان هزر وجي رمضان من اخواجوا بهوي چی؟ من اولم دي بالله لرمضان باشا ماما انت كيانظر وجين دعوتها بله نعم الحين حاضر وجين دعوتها يانظين ماوا باشا استأم ينظر لكم بدمو من الناس الثانية بهوي ومن على كم مرزنا ثاني بدمو شيء المدافع استشير خوش ميدان والحمد لله الرجوشم بس بو باقي رجو كان يفعلكم تبي باقي فديني خوشي برزم فديني ما دام بهوي من البونه وبو أبيت بيجريته دواي رمضان إن شاء الله ورجعنا أو ينزي كالسرد ما هو بيجروا طاو إن شاء الله هيج تري لسرنيا بارك الله فيك بس أوي وطاو إن شاء الله يعني فدية لسرنيا فدیە بۆ کەسێکە کە پیرەمێردێکە پیرێژنێکە کە ناتوانن بە ڕۆژوو بن ئەوانە تەنها فدیە دەدەن یا ئافرەتی شیردەر کە نەتوانێت بە ڕۆژوو بێ یا حاملە نەتوانێت لەبری ئەوە تەنها فدیە دەن ئەمما تۆ بەهۆی زەیستانیەوە بۆ ئەبێ بیگریتەوە فدیە لەسەر نییە هەرچەندە ڕەمەزانی تریشی بەسەر ئاهات بێ. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام براكم بختور بيت فرمو جان. استاذ برزين استاذ صبارت بالزكاة. بله. خزانة مغلين سيودو مستاذ زيري هي. باشا. صالح بخرج الصورات وظلام استاذ معنا الزكاة كيف رمضان بدي. باشا. بله. بلام دومان سماك بيج استا سماك. میراتی وەرگرتووە میراتەکەی تقریبا دەفتەرە قوتل وەرەکە زەکاتەکە لەو دەفتەر و ئەوەش دەدرێت لەو دەفتەر و چل وەرەقەش دەدرێت یاخۆ بەس بە زێڕەکە نابراکەم بەس زێڕەکە ساڵی بەسەرا سوڕاوەتەوە لەوە زەکات بدەن ئینشاءالله ئەمما ئەو پارەی کە لە میراتی بۆی ماوەتەوە هەر کاتێ ساڵی بەسەرا سوڕایەوە ئەو کاتە ئینشاءالله زەکاتی لێدەن ئێستا زەکاتی تیادا نیە ئینشاءالله بۆیە تەنها ئەوەی ساڵی بەسەر سوڕاوەتەوە زەکاتی لێبدا ئەوەی تریان زەکاتی لەسەر نییە و کە چاوەڕێ دەکەی ساڵ بسوڕێتەوە ئینشاءالله. بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستاگیان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله مامۆستاگیان من پرسیارێکم حملمەیە حملەکەشم 5 مانگە. باشە. نەخۆشیشم گورچی لەم تاوانیا هەموو ساڵێکە 1-2 ڕۆژ نەمەوێت لە خەستخانە داخل بم.
خی گەورە شیفات دەخوشی وەڵێس حالێن بە ڕۆژوونێک چی بکەم جای بۆ دیگرمە ئەستی دێکدا نەخۆشیەکەی تۆ بەردەوامە یا ئەمەلی چاکبوونەوەی هەیە لەو ساڵەدا وڵای مامۆستاگیان من گورچینەم بەر دووریستە کاڵ ئاستێ ئەی کە دکتۆرەکان پێت بڵێن نابێ بە ڕۆژوو بیت و حاڵەتت بەو شێوازەیە کە خۆت ئەزانیت ئەوە ئینشاڵا گرتنەوەشت لەسەر نەخۆشی بەڕێزم تەنها فیدیەکە ئەدەیت لەبری هەر ڕۆژێک کە بە ڕۆژوو نابێت خواردنی فەقیرێک و تەواو ئینشاڵا لەبری هەر ڕۆژێک کە بە ڕۆژوو نابی خواردنی فەقیرێک ینی بۆ نمونە 20 ڕۆژت نەگرتووە 25 ڕۆژت نەگرتووە خواردنێک دروست کە مەتەلەن بۆ 5-6 عایلە کە ژمارەی خێزانەکانی بگاتە 25 کەس ئەوە لەسەر لاچێ ئینشاءالله تعالی مەڵێ فەرموو کەسمان لەگەڵ بێ فەرموو لەسەر نوێژەڵا سرسیارم هەیە بەڵێ گیان فەرموو کاتی ئێمە بچم بۆ جەماعەت نەفەرەکان زۆر ینی قاچەکانی زۆر لێمە دوور دەکەن ینی کەسێکمانەوە ناوەست باشە پرسیارەکە چی ئێستا براکەم تەنها بۆت باسیەوە کردین کە لە نوێژدا لە نوێژی جەماعەت لە نزیک یەک ناوەستن و قاچیان لەگەڵ یەک جوود ناکەن لەسەر ئەوان چی پێویستە لەسەر تۆش چی پێویستە لەسەر ئەوان پێویستە کە قاچیان ئەوەندە بە فراوانی دابنێن کە لە ئاستی شانیان بێت یعنی ئەم دوو شانە مەسافەیان چەندە قاچیشت دەبێ ئاوا دابنەی بۆ ئەوی کەسی دووەم کە لە تەنیشت تۆ وەستاوە ئەوی شانی لەگەڵ شانی تۆ جوود بێ و قاچی لەگەڵ قاچی تۆ جوود بێ ئەمما کە لەوە زیاتر قاچ لێک کاتەوە شانتان جوود نابێ کە لەوە کەمتر قاچ لێک نزیک کاتەوە شانتان کەپس دەبێ بەیەکەوە و قاچتان ناگاتەیەک هەدی پێغەمبەریش عەلەیهی سڵاتو وسەلام سنەتی پێغەمبەری خوا وا بووە کە شان لەگەڵ شان جوود بکرێ و قاچ لەگەڵ قاچ جوود بکرێ بەڵام کە کەسانێک جەماعەت دەکەن ئەو سنەتە نەزانن یا نەیکەن تۆ چی بکەیت تۆ هەر بەقەدر شانەکانی خۆت قاچت بکەرەوە نەچی وەڵا بەس بۆی قاچت بگاتە قاچی ئەویتریان ئەویتر لەوانەیە ڕاکالێت تۆ قاچ لێکەیتەوە زۆر لە حەدی خۆی بە تەجاوزکەی شتێکی نەشیا و نەگونجاو براکەی من تاوان لەسەر خۆیەتی لەسەر تۆ نیە ئینشاء الله تعالی بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور شاني باشي. خوا سلامتك بريز براك. دكتور من بسيارة كذا. بله جان. دكتور أو قنوط السحارية وقتي ما متخينة. مرود داسي خوابنا كيف جال دكتور؟ يعني دوباره كي توزح من نبي. براكم باسي قنوت تذكرت آية إنسان دس برس كاتوا يا ني كاتوا. ئەگەر من وا حاڵی بووم ئەگەر ئەوە بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەکوێ قونوتی کردبێ ئێمەش قونوت دەکەین و دەستیش بەرز دەکەینەوە بەڵام لەکوێ نەیکردبێ نابێ بیکەین ئەی کە هاتوو ئیمامەکەت کردی تۆ شوێنی مەکەوە شوێن ئیمامەکەت مەکەوە دەست بەرز مەکەوە لێرەدا بۆ چکە شتێکی زیادەی کردووە شتێکی زیادە یعنی بۆ نمونە ئیمامێک لە ڕکعاتی چوارەمی نوێژی نیۆڕۆ سەهو بکاو هەڵسێتەوە بۆ پێنجەم ئێمە نابێ شوێنی کەوین هەڵسینەوە لەگەڵ ئەو دەبێت چاوەڕێکین تا دادنیشت چکە خۆی هەڵەیەکی کردووە زیادەیەکی کردووە لەو زیادەی نابێ وەکو ئەو بکەین کاتێکی لە ڕکوع هەڵدەستێتەوە نوێژی بەیانی قونوت دەخوێنێ ئەم قونوتە زیادەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام كان يدعو لقوم أو على قوم کە نازیلەیەک بەڵایەک تووشی مسلمانان با لە هەموو فەرزەکان قونوتی دەکرد تایبەتی نەدەکرد بە نوێژی بەیانی ئەوەی نوێژی بەیانی مانگێک کردی وازی لێهێنا ئێستاش کە بەڵایەک ڕوو بکاتە وڵات مسلمانان دروستە لە هەموو نوێژەکان قونوت بخوێنرێ ئەمما ئەوەی کە ئێستا دەیکەن لەبەر بەڵاو نازیلە نییە هەر لە مەزهبی شافعیدا وایە بەڵام حەدیثەکە ما زال يقنت في الفجر حتى فارق الدنيا ئەم حەدیثە ضعیفە براکانم حەدیثێکی لاوازە ئیشی پێ ناکرێ بارك الله فيكم بەڵێ فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. زحمة بن طارق بن قرحي معدم هبو باشا بڵێن بەڕۆژوو نەبووم فیدیەکەم ما ئێستا ئەتوانم بڕۆژووەکان بگرمەوە یان نا خوشکەکەم کە نەخۆشی بەردەوامت هەبێ ئەو کاتا گرتنەوەت لەسەر نییە بەس فدیەت هەیە ئەبێ فدیە بدەیت ئەمما کە نەخۆشیەک بێت و ئەمەلی چاکبوونەوەت هەبێ ئەبێ سەبر بگریت تا چاک دەبیتەوە بیگریتەوە و فدیەش نادەیت بەو شێوازەیە چاکە تۆ کاتێک نەخۆش بووی بۆ نمونە دکتۆر وای بە تۆت پێ تۆ ئەمەلی چاکبوونەوەت نییە زەحمەتە چاک بیتەوە بۆیە فدیەت دابێت تەواو ئێستا لەسەرت لاچوە چاچیش بوو بیتەوە کێشە نیە ئینشاءڵڵا
ئەمما کە تۆ وتویان چا دەبیتەوە ئینشاءڵڵا یەک دوو مانگێک عیلاج دەخۆیت و باش دەبیتەوە نەدەبووە فدیە دەی ئەوەی کە لەسەر تۆیە تەنها گرتنەوەیە والله ئاعلم هیچی تر لەسەرت نییە واتە نابێت تۆ هەردووچی کۆکەیتەوە هەم فدیەکەش بدەیت و هەروەها هەم بشی گریتەوە یەکیشیان لەسەر ئینسان پێویستە یا گرتنەوە یا فدیە بەڵام چ کاتێک فدیە باسمان کردووە چەند جار فدیە لەسەر کەسێکە کە مەشەقەت بێ لەسەری بە ڕۆژوو بێ زەرەری هەبێ بۆی وەکو پیرەمێردێک پیرێژنێک وەکو نەخۆشیی بەردەوام وەکو ئافرەتی شیردەر و حامل کە ترسیان هەبێ زەرەر لە مناڵەکەیان بدا بە ڕۆژووبوون یا لە خۆیان بدا لەو حاڵەتەدا بێگومان بە ڕۆژوو نابن و بەس دەتوان بە ڕۆژنەبوون فدیە بدەن ئەمما غەیری ئەوانە تۆ لە سەفەرێکی یا نەخۆشیێکی کاتی توش بووە بۆ نمونە ڕۆژوەکەت دەرچێنیت ئەوە ئەبێ بیگریتەوە بەڕێزەکەم نابێت فدیە بدەیت بەس گرتنەوە لەسرە فدیەت لەسەر نییە بە نەسی قورئان فعدة من أيام أخر خوای گەورە فەرمێ کە ڕۆژووی نەگرت چەند ڕۆژیشتر بە ڕۆژوو دەبێتەوە بەڵێ فەرموو بەڵێ سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته فەرموو خوشتی بەڕێز ئاسما مەسادەت پند و پرسیارم هەبوو بەڵێ پرسیارەکەمیانم ئەوەیە ئەگەر بڵێن پیاوێک دوو خێزانی هەبێ ئەگەر بێت و بۆ نمونە هەندێک لە ناو کۆمەڵگەی خۆمانە ئەو شتە هەیە کە هەندێک جار چۆن بە تەلاق خاڵ چۆن ئەڵێ تەلاقم کەوت بێت ئاوا ئەگەر بێت و تەلاقی بکەوێت ئایا لە کام ژنایانی ئەکەوێت ئەگەر ئەو تەحلیلی نەکردوێ لە کامیان بێت بەڵێ ئەمە پرسیاریەکەم پرسیاری دووەمیشیانم ئەوەیە ئەگەر ئەو بێت و بڵین خێزانی یەکەمی تەمینەی مناڵتر بێ ئەو زیاتر لەگەڵ خێزانی یەکەم باش بێ و دایمە چاوپۆشی دێکات و دایمە ئیتر بڵین هەموو شتێک هەر بۆ خێزانی یەکەم بێت بە حوجەی ئەوەی کەوا ئەو مناڵترە لە تەمەنا بڵین چەند ساڵێک و دووەمی ژنی یەکەم و قەی ناکە ژن هاتۆ بەسەریا گوناحە ئایامە بێ بە عوزر یعنی بچووکەکە ئەوەی بچووکترە ئەو یان یەکەمە بەڵێ ئەوەی تەمەنی بچووکترە ئەو یان یەکەمە باش خوشتی بەڕێزم سەبارەت بە دووژنی کە پیاوێک دووژنی هەیە و تەلاقی خواردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات هەموو شتێک بە گوێرەی نیەتە و هەروەها زانایان دەفەرمون الأمور بمقاصدها مەقصەدی ئەو پیاوە لە کەلیمەی تەلاقدا کامیان بووە مەبەستی کامیان بێت تەلاقی ئەویانی دەکەوێت ئەو ئەگەر تەلاق بکەوێت ئەمما ئەگەر سوێندی بە تەلاق خوارد دەبێ ئەوە تەنها گوناهی کردووە شیرکە بەڵام تەلاق بە سوێن ناکەوێت دەبێت داوای خۆشبوون لە خوا بکاتەوە بکە و فیدیەکەی بدا و تەلاقی هیچیانی نەکەوتو ئینشاءالله ئەی کە نیەتی هیچیانی نییە نازانێ بڕیاری نەداوە کامیان بێ زانان دەفەرموو قورعە دەکرێت بەهەرحاڵ پێویستە پیاوان وریابن لە خوا بترسن مۆزوعی تەلاق ئەوەندە شتێکی ئاسانیە لەسەر دەمیان بێت و ئەو تەلاقدا و ئەو تەلاقدات پرسیاری دووەمت خوشکە بەڕێزەکەم دەڵێ خێزانی یەکەمی چونکە لە تەمەندا بچووکترە زیاتر مڕاعاتی ئەو دەکا نەک هی دووەم بەهەرحاڵ مڕاعاتی یەکەم کە یا هی دووەم کە یا بەعەکسەوە بێ پێویستە پیاو لە خواترس بێ و عەدل بێت خوای گەورە ئەمری کردو بەچی بە عەدل وإن خفتم ألا تقسطوا ألا تعدلوا ئەگەر لەوە ترسان عەدل نەبن کەواتە پیاوێک کە عەدالەت نەکا لە بینی دوو خێزانەکانی يأتي يوم القيامة وشقه مائل چۆن بەلایەکە دەکەوێت لە دنیا بەلایەکیان داکەوتووە ڕۆژی قیامەتیش لا خوار دەبێت بەلایەکیان دەکەوێت بەڵام کە دیقەت بدەینێ خوای گەورە باسی عەدلی کرد باسی مساوات و یەکسانی نەکرد لەسەر پیا واجب نییە یەکسان بێ لە بینی هەردووچیان بەڵام لەسەری پێویستە عەدل بێ لە بینی هەردووچیان عەدل چییە؟ ئیعطاء كل ذي حق حقه هەر یەکەیان حەقی خۆی بدرێتێ بۆ نمونە یەکێکیان لەوانەیە تەمەنی 40 ساڵ بێ ئەوی تریان لەوانەیە تەمەنی 20 ساڵ بێت یعنی شێوازی مامەڵەکردن لەگەڵ 20 ساڵەکە جیاوازە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ 40 ساڵەکە بۆیە نابێتەوە ئەوە بە زوڵم دابنی دەبێ حەقی هەردووچی بدەیت و مافی شەرعی چیە لەسەر جێبەجێکی ڕێز لە هەردووچی بگری بەڵام شێوازی مامەڵەکردن هەر یەکە و بە گوێری تەمەنی خۆی مامەڵی لەگەڵ دەکرێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ عائیشە مسابقەی دەکرد و پێشبڕکێ و یاری دەکرد بەڵام لەگەڵ سەودە و لەگەڵ خەدیجە ئەوەی نەدەکرد چونکە تەمەنی ئەوان لە پێغەمبەریش یعنی تەمەنی خەدیجە لە پێغەمبەریش گەورەتر بوو عەلەیهی سەڵات وسەلام کەواتە هەر تەمەنە و شێوازی معاملەی خۆی هەیە
کاتێک ژنەی بەتەمەن ببینێ کە پیاوەکە لەگەڵ ژنی یەکەم بۆ منە یاریەک دەکا بڵێ وەڵا عادل نییە لەگەڵ منە ئەخە تەمەنی تۆی ئەوە نییە بەڵام مەقامێکی تر بۆ تۆ هەیەکە بۆ ئەوی تری ژنێ دیسان خوای گەورە هیدایەتی هەموو لایەکدا بۆ عەدل و تەقوا بەڵێ فەرموو فەرموو براکەم بەڕێز پرسیارەکەت کە چێ لەسەر خەتە با بفەرمێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. برادي فاسق ما وجه الله بسالك موجد نبي. فرموا جان. والله ما وصل بودمان بوسمان دزت توش نخوش فقرات بوم دانشتن بونا كربي شو نات وانا مثل بوم مزجود بونير جمعة. ماله. ما وصلكم أوي بخوم نيجي نيورو لماضو إذا كم من جملة سر وهذه بيان ناش كنات وانا مثل بوم مزجود. باشە براکەم سەرەتا داوا لە خوای گەورە دەکەین شیفای تۆش و تێگڕای نەخۆشی مسلمانانیش بدا بۆ خاتری ناو جوانەکانی دووەمیان سەبارەت بە حکمی شەرعی نەچوونت بۆ جومعە خوای گەورە دەفەرمێ فەتەقوا الله ما استطعتم تەخوای خوا بکەن ئەوەندەی کە دەتوانن کە لە تواناتا بێت و بچیت بۆ جومعە و نەچیت ئەوە گوناهبار دەبی براکەی من گوناهبار دەبیت بۆ نمونە ینی جۆرێک لە پاڵپشت هەیە کە ئینسان دادەنیشێ لە سەری لارزەوی پشتی پێوە دەدا ئێستا لە هەندێک مزگەوتەکان هەندێک کەس دەبینی ئەو جۆرەیان هەیە تۆش ئەگەرەوە سوودی بۆت هەیە ئەو پاڵپشتە بکڕیت و بیبەی لە مزگەوت پشتی پێوە بدەی بۆی ئیسراحەت بیت ئەوە بڕۆ بە هەر شێوازێ توانیت بچیت بۆ جومعە دەبێ بچی کە نەتوانی یان نەخۆشیەکەت زیادکە ئەوە عوزرت هەیە و گوناهت ناگای و لە ماڵەوە 4 رکعات دەکەی ئینشاءالله بارك الله فيك فەرموو برام عليكم السلام ورحمة الله شاركمانە بۆڵە لە مامۆستا فەرموو کاکە گیان فەرموو ئەوە بەنسبە زەکاتی هەردمان کڕێ لە بۆ مەحەمەلات باش ئێستا چی دەنگت تێک برای بەڕێز ئێستا زەکات لەو پارێک کە پێماندا لی بدەین لە بۆ مەحەمەل لەمانیان ئێستا تەنگی دەبێ ئەوەندی زەکاتەکەی بدەین نابرای بەڕێزم ئێستا چەند دەکات دەبێ ئەو زەکات لەوە بدەیت ئەگەر بە 50 دەفتەر زەویت کڕی بێت ئێستا 10 دەفتەر بکە تۆ زەکاتی 10 دەفتەرت لەسەر واجبە ئەگەر بە 10 دەفتەرت کڕی بێ ئێستا 50 دەفتەر بکە ئێستا زەکاتی 50 دەفتەر دەبێ بدەیت بۆ چونکە تۆ مڵکێکت هەیە قیمەتی ئەو مڵکە چیە دەبێت لە زەکات لەوە بدەیت مادام بۆ کڕین و فرۆشتن و تیجارەت و بازرگانی کڕیوتە بە سعری ئەمڕۆ دەبێت زەکاتی لێ دەرکەی ئینشاء الله تعالی نەک بە ئەو سعرەی کە کڕیوتە بەڵێ فەرموو فرموا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الله يخلي ما وصية. خواهي قول سلامتك عليك السلام براك. والله يا زلمة ما وصل من أرزي خانيكم لبرادري كريبو. مالها. بلام هو تقريبا دصالة قبل باركين لما هو وقبعي بلام باركين نجراتو بوم دوان زورقة من بشنط ورقة اليوم كري لسرق ذكرش إما هيز مرجك ما ننسيه تاني وانا ببيع يا بخوان خان وكا يصير باركي بو نجر رامته على وجه شرع من بقيق عن الشرع وبعيه بمن حلاله يخو اي بو تواو نذكر بوشي باركي ترنا دا والله هيزو كاتا باركم بو الله صورة سارم ويس سارم فلوشن شاوري وينك يصير زور بلا كده لا وخانوك شي فلوش خانوك يا بصوب نجاورك يعني خانوك زردي شي نكدو سبع يكمل الشغل قلت بوقي نابي براك اگر مرجلي اوتان لقل يكهبو بيت كباركه بو او بكتو نتوي قيناكا ئەگەر بەهۆی نەکڕینەکەی تۆ دیسان خانوەکەی زەرری کردبێ بە ئەندازێ ئەو زەرر بۆیە پارە تۆ وەرگێتەوە ئەمما ئەگەر هیچ کام لەم دوو مەرجانەدا نییە نەبێ لە ئارادا ئەوە گوناحی دەگات حەق وایە پارەکەی خۆت بۆ بگەڕنتەوە ئینشاءالله چونکە ئیقالە لە بەیعدا شەرع تەرغیبی کردوین کەسێک کە پەشیمان دەبێتەوە چاوپۆشی و لێبوردنمان هەبێت بەڵێ کۆتا پرسیار وەرگین چونکە کاتمان نەما فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سلام ما مصيب رئيس. فرم براكم بارك الله فيك. رئيس فاسكم والله يسرد شيء مسارك ما أبو. فرم جان. طلبي بولي جوازم زائما قلت حزر مانسي يعني بلين حكمي أماسي وكون كراني بولي جوازي أمادي ويتحقق كده مكان ناتو أن أوصل بالرجوبين يعني أما حزرك ماني كا أقدر الرجوبين كذا كتسر أمان زي كمان. شاوكت من زنام زي كيف فكرة لسدي. والله براجع من ناتوانم فتوات بو بدم
کە بە ڕۆژوو نەبیت و باشیش ناکەی حەقیقەتەن نە تۆ نە غەیری تۆ خوێندکاران کارێکی باش ناکەن کە بە ڕۆژوو نەبن. برا بەڕێزەکەم سەحابە ڕزای خوای گەورەیان لەبێ غەزایان دەکرد، غەزا دەچوون بۆ غەزا و واش بە ڕۆژوو بوون. بۆیە سەعیکردن یعنی ئینسان کە بە ڕۆژوو بێ ڕێگای لێ ناگرێ ئینشاءالله. ئەوجا تۆ دوو نیزامت هەیە، شەوت هەیە و ڕۆژت هەیە کە دەزانی لە کاتی تینوێتی و برسی تێیدا ناتوانێت سەعی بکەی تەواو بە ڕۆژ دوای نوێژی بەیانی لێی بخەوە تا نوێژی نێوەڕۆ بۆ خۆت، بەڵام شەو مەخەوە، شەو خەریکی سەعیکردن بە و باقی ڕۆژەکەی تریش خەریک سەعیکردن بە براکەم. یعنی ئێمە وا دەکەین ئێستا ئەمە هیچ ئیمتیحانیشمان نییە، شەو زۆر شەو هەیە ناخەوین تا نوێژی بەیانیش دەکەین کە نوێژی بەیانیشمان کردەوە لەوانەیە زۆربەتان بینەران بزانن دەرسی تەفسیرمان هەیە دادەنیشین تا چێشتەنگا و نوێژی دەکەین، ئەو کاتە دەخەوینەوە تاوەکو نیوەڕۆ تاوە بەزەوەندە کافیە بۆمان، تا نیوەڕۆ تا پێش نیوەڕۆ دەخەوین و نوێژ نیوەڕۆ دێنی جەماعەتی خۆمان و ناخەوینەوە. کەواتە تۆش دەتوانی وا بکەی براکەم، گریمان وای دانێ هەر ڕەمەزان نییە، ئایا کە ڕەمەزان نەبێت تۆ بە شەو ناخەویت؟ بەڵێ دەخەویت. ئێستا وای دانێ خەوەکەت دەگۆڕی لە شەوە بۆ ڕۆژ بە شەو درێژایی شەودانی شەو ساعەکەت بکەین ئینشاءالله. ئەمما بڵێ عوزرتان هەبێ بە ڕۆژوو نەبن، نەخێر براکەم عوزر نییە و بەڵکو تۆ کە بە ڕۆژوو دەبی دوعا دەکەی لە خوای گەورە پاڕای و سەرکەوتوت کا لە ئیمتیحانەکەت و دەرەجەی بەرزت بەنسیب بکە ئینشاءالله براگیان. واتقوا الله ويعلمكم الله. بۆ کۆتای دێن براکانم لە کاتی بەربانگ نزیک بووینەوە لە شاری سلێمانی، لە کۆتاییدا داوا لە خوای پەروەردگار دەکەین بۆ خاتی ناو جوانەکانی سفاتە بەرزەکانی ڕۆژوو تاعەت و عیبادەت و دوعامان قبول کا، لێمان ببورێ، عەفومان کا، ئەخیرمان خێر کا، بەختەوری دنیا و قیامەتمان بکە و شیفای نەخۆشەکانمان بدا و کاری هەموو لایەکمان ئاسان بکە لەسەر خێر و لە هەموو بەڵاو مصیبەتێک هەموو لایەکمان بپارێزێ. یا رب العالمین لێمان ڕازی بیت. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم إنا نسألك الجنة ونعوذ بك من النار. برزا كان بخواي قولتان دسبيرم تا حلقية تر لروجي تردا إن شاء الله. خواي قولتان لقلبي والحمد لله والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون.